بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە لە بەرنامەی ئەم جارێ ئارێزەماندا تەواوکەری بەرنامەکانی ڕابردوو پێمان خۆش بوو لە زنجیرە بەرنمەیەکدا زیاتر باس لە دیاردەی تەلاق و هۆکار و چارەسەرەکانی و ئەم ڕۆژ سێهەم ئەڵلقەیەتی لە بەرنامەی ئارێزە هەر دەربارەی دیاردەی تەلاق لە ناو کۆمەڵگەی ئێمەدا کە ڕێژەکەی بەرەو هەڵکشان ڕۆشتووە بۆیە بە پێویستمان زانی ئەم ڕۆژ تایبەتکەین بە بەرنمەیە کە تایبەت بێ بە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش دیاردەی تەلاقە و لە هەمان کاتە ئەوەی کە زیاتر مەبەستمان بێت لە بەرنمەکەدا ئەوەیە کە ئێمە دەمانەوێت ئاماژە بەوە بدەین کە بۆ خۆی خودی تەلاق حاڵەتێکە یاخود پێی بڵین حەڵاڵێکە کە لە لای خی پەروەردگار بغوزێنراوترین حەڵاڵە یاخود ڕێگە پێدراوە لەلایەن خواوە بۆ چونکە خی پەروەردگار کاتێک موسسەیەکی گەورەی وەکو خێزان کە چەندەها ساڵی دەوێت تا ئەم موسسەیە گەورە ئەبێ و پێ ئەگا جاری وایە بە چەند کێشەیەکی بچووک لە ساتە وەختێکی کەمدا کۆتایی بەم پەیوەندیە خێزانیە ئەهێنرێ کە کاتێک کە کۆتایی بەم پەیوەندی خێزانیە هێنرا هەموو پیرۆزیەکانی خێزان بەڕاستی تێک دەچێ هەموو شیرازەی خێزان لەبین ئەچێ بە جۆرێکی وا کە دەبێتە هۆی ئەوەی کە زیانەکان تەنها بە ژن و پیاوەکەەوە ناوەستێ بەڵکو تەشەنە ئەکات بۆ مناڵەکان هەتا بە جۆرێک کە ئەبینین زۆر جار تەشەنە ئەکاتە سەر حاڵەتی لەکترازانی بنەماڵەکانیش لە یەکتری چووکە لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی مەسلەی تەلاق بە جۆرێک تەعاملی لەگەڵا ئەکرێت یعنی بە جۆرێکی ئیجابیانە تەعاملی لەگەڵا ناکرێت بەڵکو بە جۆرێک تەعاملی لەگەڵا ئەکرێت کە هەموو شتەکان بە ڕەشبینانە ئەبینرێت لە دوای تەلاقەوە بۆیە ئێمە بە گرنگی ئەزانین کە ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە باسێکی تایبەت بکەین و لە هەمان کاتە ئێمە پێویستە کە لەم بەرنمەیەدا ئەوە ڕوون بکەینەوە کە بەڕاستی ئافرەت لە مەسلەی تەلاقە دەبێت ئەوە بزانین کە خی پەروەردگار وەکو کاڵایەک دیاری نەکردووە ئافرەت کاڵایەک بێت بەس و کڕین و فرۆشتنی پێوە بکرێت و وەکڕین و ئەو نرخەی کە ئافرەتی پێنرەغدار ئەکرێ بریتی بێ لە مارەیەکەی بەڵکو ئافرەت زۆر لەوە گەورەتر و بە نرخترێکە کەین بۆیە ئەبینی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا زۆر جار مەسلەی تەلاق یعنی بۆ زیاتر وەک چەکێکی چۆنەڵی تیژ بەکار ئەهێنرێ بەرامبەر بە ئافرەت کە بۆ خۆی خودی ئافرەتیایدا لەمە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕۆمادیەکەیەوە هەم لە هەموو ڕۆکانی تری کە تایبەتە بە ناو کۆمەلگاوە زیان بە ئافرەتەکە ئەگەینەوە بە دەوروبەری ئافرەتەکە ئەگەینێ و ئێمە ئەمانەوێ بەڕاستی لەم بەرنمەیەدا تیشک بخینە سەر ئەوەی کە بەڕاستی ئەو تەلاقی کە خی پەروەردگار بە یعنی دەسەڵاتی ئەو تەلاقی داوەتە دەست پیاو ئەم تەلاقە بەڕاستی ئەو مانای ئەوە نییە کە ئافرەت لەژێر ڕەحمەتی پیاودایە هەر کاتێک بیەوێت ڕایگرێ و هەر کاتێک نەوێت بەرەڵای بکە یعنی ئەمە بۆ خۆی ئەمڕۆ پێم باشە کە زیاتر تێش بخینە سەر ئەو بابەتە و لە هەمان کاتە بۆ خۆی ئەو عقدەی کە چۆنڵی ژن و گرێبەستێکی هاوسەرگیریە کە ژن و پیاوێک یا کوڕ و کچێک لەسەری ڕێک دەکەون لەسەرەوەی کە چۆنڵی پرۆسەی ژیانی هاوسەرگیری دەست پێ بکەن ئەمە بخۆی عقدێکی زۆر گران بەهایە دەکرێت زۆر بە حساس ینی هەستیارانە تەعاملی لەگەڵا بکەین تاوەکو نەکەوینە هەڵەیەکەوە کە شیرازەی خێزان تێک بدرێ و جاری وا هەیە کە من ئەمڕۆ زیاتر گرنگترین شت بەلامانەوە ئەوەیە کە زیاتر ئاماژە بەوە بدەین کە ئەم مافی تەلاقە زیاتر تایبەتە بەکێ و چیتر ئەتوانێ مەشروعیت بە چیتریشە بەکاری بێنێ جا بۆ ئەو لەو ڕۆ ئێمە حەزەکەین هاوتوی ئەم بابەتە بکەین و پێم باشە کاک دکتۆر یعنی ئاماژەیەکمان بۆ پێبداهرۆک و شارەزایەک لە بواری علومی شەرعیە مەسلەی ئەو مافە کە ئەو مافە على الأكثر زیاتر ئەوەی کە زیاتر بینراوە بیستراوە لە لای خەڵکەوە بریتە لەوەی کە تەلاق بەدەست پیاوە اینجا ئەمە ڕوونکردنەوەیکی تاوامانەوەی لەسەر ئەو بابەتە ئەگەر بەڕێستان بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا لە بابەتی تەلاقدا ئێمە دەمانوێت تشک بخێنە سەر چەند خاڵێک خاڵی یەکەم
پرۆسەی تەلاقدان و لێکجیابوونەوەی دوو هاوسەر پرۆسەیەکی زۆر گەورە و گرانە، نابێت بە شێوەیەکی ئاسان و سادە و ساویل کە سەیری بکرێت و مامەڵەی لەگەڵ بکرێت. هەر کەسێک لە پرۆسەی هاوسەرگیری تێنەگا کە چەندێک پرۆسەیەکی گەورەیە ناشزانێت کە پرۆسەی یەکجیابوونەوە چەندێک گەورەیە. هەموو دەزانین کاتێک کە ئینسان دەوێت هاوسەرگیری بکات چەند فترەیەکی دوروێشخایەن چەندێکی پێچێ لە مەشۆرە لە ڕاوێشکردن لە دوای گەڕان بە دوای کەسێکاکەوە شایستە بێ لەگەڵ یا کە بتوانێت لەگەڵ یا هەڵبکە. هەموو ئەمانە بۆ بنیادنانی خێزانێک بۆ پێکێنانی هاوسەرگیریە کەواتە تێکدان و هەڵوەشانەوە ئەمە زۆر لەوە زیاتری دەوێت زۆر لەوە زیاتر پێویستی بە گرنگی پێدان هەیە و پێویستە بە ڕاوێژ و بە مەشۆرەت و پێکاتن لە بینی هەردووکیانە و ئەگەر پێویست کات لە دەرەوەی هەردووکیانێک و لە درێژەی بەرنامەکەیە ئاماژە پێدەدەین قسەی لەسەر بکرێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کاتێک کە ئەگەر بهات هاوسەر ژن و پیا و گەشتە ئەو ئاستەی کە لێک جیا ببنەوە دەبێت بزانین کە ئەم لێک جیابوونەوەیە شتێک نییە کە بۆ ڕقەبەرات و شەڕ و چەکێک بێ بەکار هاتبێ بەڵکو دوای گەیشتن بە ئامانجێ بە نەتیجەیەک و دوای پێکێنان و ئەنجامدانی هەموو هەنگاوەکانی پێشتەلاق ئەو جا ئەگەنە ئەو ئاستی کەوا تەلاق بدرێ. کاتێکش کە ئەگەنە تەلاق معنای ئەعلانی دوژمنایەتی نییە لە بینی ئەو ژن و پیاوەدا بۆ داهاتویان یاخود لە مابینی ئەو دوو خێزانەی کە خێزانی پیاوەکە یا خێزانی ژنەکە یا لە بینی ئەو دوو عەشرەتە یا لە نێو کۆمەلگادا. چونکە ئەگەر ئێمە وەکو پرۆسەیەکی دوژمنکاری و ڕقەبەرات و چڕانی عەلاقە و دۆستایەتی بێت وای لێ کۆمەلگا هەموویە بێ بە دوژمن یەکتر چونکە ئەم لەولا خاوسەرێک جیابێت و لەولا لە عەشرەتی کە لەولا یعنی بەم شێوازە هەموو بنەماڵەکانە بنە ئەبنە دوژمن یەک و ڕقەبەراتی لەگەڵ یەکەکەن. لەبەرەوە ئیسلام بە هیچ شێوەیەک ڕێگەی نەداوەکەوە تەلاق مایەی دوژمنایەتی و ڕقەبەراتی بێ لە مابینی کەسەکاندا بەڵکو گەشتنە بە ئامانجێکەوە درێژەدان بە ژیانی هاوسەرێتی ناگونجە لەبەر هەر هۆکارێک لە هۆکارەکان لەلایەن پیاوەکەەوە بێ یا لەلایەن ئافرەتەکەەوە بێت یا لەلایەن هەردووکیانەوە و جیابوونەوەش مەعنا و بەڵگەی خراپی هیچ تەرەفێکیان نییە. مەرج نییە کاتێک کە پیاوەژنەکەی تەلاقدا پیاوەکە خراپە کەسێکی خراپە یا ئافرەتێکە تەلاقدا دیارە ئافرەتێکی خراپە بۆیە تەلاقداوە. ئەگونجێ هەموو ڕێک و پێکی و چاکێکیش لە نێوانیان هەبێ بەڵام تەبایعەکان مختەلیف بێت تەبیعەتیان جیازە تەبیعەتیان لەگەڵ یەکان ناگونجێ. ئێمە ئەگەر تەشبیه نەبێ بینین لە زۆر هاوبەش و شەراکەتی ترە دوو کەس ماوەیەک شەریکن لە شتێکا بەڵام دواتر جیابنەوە نەک لەبەرەوە کە ڕقیان لەیەکە یا خراپن یا ناپاکیەکەی بەڵکو لەبەر ئەوەی خوێندنەوە و تێگەیشتنیان بۆ شتەکان وکو یەک نییە ناگونجە ناگەنە نەتیجە لە شتەکاندا. لەبەرەوە بەم ڕوانگەوە بڕوانین بۆ قەزەی تەلاق. سێهەم خاڵی سێهەممان پێویستە مەوزوعی تەلاق و قسەکردن لەسەر تەلاق ئایا ئەکەوێ ئایا ناکەوێ ئایا چۆنە بەڕاستی ئەمە شتێکی وا ئاسانی هەر کەسەوە هەستێ لە ئاسخۆیەوە هەر مامۆستایەک هەر مەلایەک لە ئاسخۆیەوە بەڕێک بڕیاری لەسەر بدات. ئێمە ئەبینین یعنی بێسەر و بەرەیەک هەیە لە مەوزوعی فتوادان لەسەر تەلاق کە هەر مامۆسایەک خەڵکێکە چێ بۆ لای یە بۆ لای من بە شێوەیەک جوابی هەموو ئەڵم کەوتووە یا نەکەوتووە ئەوێ چێ بۆ لایەکێکە ئەو بەنەوەیکەیەکی چێ بۆ لایەکێکە بنەوەیکە کە بەڕاستی ئەمە گرفتێکی کۆمەڵاتی گەورەی دروست کردووە وەزاربە لە زۆرێک لە خێزانەکان ئەدا چکە لەوانەیە نەوە تەلاقێکێک کە مای چارەسەرکردنە ڕێگە هەیە بۆ چارەسەرکردن بەڵام مامۆستایەک لەبەر پابندبوونی بەڕەیەک لەبەر پابندبوونی بە مەزهەبێک لەبەر ئەوەی کەوا بەرژەوەندی گشتی کۆمەلگا و ئەو خێزانە ناخوێنێتەوە بڕیارێکی قورس ئەدا بە جیاکردنەوە و دوورخستنەوەی ئەو جۆرە کەسانە. بۆیە بڕیاردان لەسەر کەوتن و نەکەوتن و مامەڵەکردن لەگەڵ تەلاق پێویستە ئیش و کاری مەجلیسی فتوای وڵات بێ. ئەم هەرێمەی ئێمە مەجلیسێکی فتووە بەڵام بە مەرجێک مەجلیسە فتوواکەش پابند نەبێ بە هیچ مەذهبێکی دیاریکراو یا بە هیچ ڕێیەکی دیاریکراو بەڵکو بە پێی بەرژەوەندی گشتی وڵاتەکە لەگەڵ بۆچوونەکان لەگەڵ مەذهبەکان لەگەڵ لێکدانەوە خوێندنەوەکان بۆ ئاەت و حەدیسەکان مامەڵەی لەگەڵ بکرێت. ئەگەر ئێمە سەرنج بدەین چەندین حەدیسمان هەیە کە ئاماژە بەوە ئەدا دەفەرمێت تەلاق لە سەردەمی پێغەمبەر سەڵسەلەم سێ بەسێ بە یەک تەلاق بووە لە سەردەمی ئەبوبەکر یەک تەلاق بووە هەتاوەکو ماوەیەکیش لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خوا لێ رازی بێ هەر بە یەک تەلاق سابوو دواتر فەرمانی کرد کاتێک کە بینی نەخۆشیی کۆمەڵاتی لە ناو خەڵکا دروست بووە تەلاق بە سوک سەیرەکەن و کردویانە بە ئەداتێک هەر شتێکە بێ سێ بەسە تەلاق خوارد بێ عومەری کوڕی خەتاب بڕیاری داکەوا سێ بەسێ بە هەرسێکی حسابێت و هەرسێکی کەوت بێ. ئێمە چەند خوێندنەوەیەک لەسەر ئەماکەن. یەکەم ئەمە گۆڕانکاریە لە جۆری فتوادان لەسەر تەلاق بە پێچوانەی ئەوە کە لە سەردەمی پێغەمبەر بووە سەڵسەلەم لە سەردەمی ئەبوبەکر بۆچی لەبەر ئەوەی کەوا بەرژەوەندیەک بۆ چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵاتی داعی بووە بۆی کە ئەم بڕیارە دەربکرێ. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم کێ ئەم بڕیارەی دەرکێ خەلیفە حاکمی وڵات ئەم بڕیارەی دەرکردووە کە
کە چەندین سەحابەی خوێندەوار و فەقیهتر و شارەزاتر لە وڵاتەکەی هەبووە لە عومەری کوڕ خەتاب شارەزاتر بووە تێگەیشتووتر بووە ئان ئەو فتویان نەدا و نەکرد فتواکیان نەدا ئەسڵەن معارەزەی عومەریش ناکەن دیژی ناوەستنەوە بڵێن تۆ چۆنان بڕیارا دێ قانونی بەرکار قانونەکەی ئەو بۆ کە دایناوە هەموو پابەندی ئەو بڕیارە ئەبی یەک ئاماژە ئەگەر مەجالێکم بدەیت لەسەرەوە طبعاً خۆی ئێستا بە تایبەتی قانونی عێراقی بە تایبەتی ئەو قانونی ئەحوالی شخصی یعنی ئەم قانونە تەواوی قانونەکە لە شریعەتی ئیسلامیە وەرگیراوە لە قانونەکەدا ئاماژە بەوە ئەکات کە مەسەلە لە جۆرەکانی تەلاق باس ئەکات کە مەسەلە تەلاقی معەلەقیش و تەلاقێک کە سوێندی پێخورابێ ناکەوێ مجرد ئەو تەلاقی کە منجەز بێ ئەو تەلاقی کە دەست بەجێ تۆ بڵێ تەلاقم دای بەڵام ئەم یعنی ئەمە ئاماژە بەوە بدەم زیاتر لەسەر مەسەلەی ئەوەی جەنابەت کاڵی مەجلیسێک هەبێ ئێمە قانونێک هەیە لە وڵاتە هەمومان تاکەکان ڕەبتەکە یعنی مەفروزە خەڵکی متعلق بێ بە قانونەکە و کە سەرچاوەکەی لە شریعەتی ئیسلامەوە کە مەسەلە ینی هاتووە تابع نییە بە مەزهەبێکی تایبەت و دیاریکراو و ئەو کەسانەشی کە خەبیر بوون لە دانانی ئەو شریعەتە هەمووی لە ئاستی پرۆفیسۆر و لە ئاستی ینی چۆنە ئاستێکی ینی عالم بوون بە معنای کەلیمە لەو بوارەدا کە ئەو قانونیان داڕشتووە بۆیە ئەمە ئەکرێت ئێمە ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر مەرجعێکیش نەبێ بۆ گەڕانەوەی خەڵکی بۆ لای جاری وایە خەڵک پەنا ناباتە بەر قانونەکە بۆیە زۆرتر ئەو سەر لێ شێواویە دروستە بێ یعنی ئێمە لەو دادوەرە بەڕێزانەی کە ینی بەنمونە هەیە لە شاری سلێمانە لە دوای نیوەڕوانە هەر خۆبەخشانە دەوام ئەکا لە ناو مەحکەمە کە پێی وایە ئەو کێشە و گیرروگرفتانەی کە خەڵکی هەیەە لەسەر مەسەڵی تەلاقەکەم کەوت بێ نەکەوت جاری وا هەیە پیاوێک تەلا سوێن لە ژنەکەی خواگەر بچیت بۆ نمونە بۆ ماڵی باوکت تەلاقت کەوت بێ یعنی ئەم دادوەرە بەڕێزە هاتۆ لێرە ئەم کێشانە چارەسەرەکە بۆیە ئەبینین یعنی ئێمە جاری وا هەیە خۆشمان یعنی لەسەرێکەوە ئەڵێن ئەبێ ئێمە ملتەزم بین بە قانون و یاسای ئەو وڵات و هەرکو جەنابەت کە باست کرد عومەری کوڕی خەتاب خەڵکی لەو فەقیهتر و لەو شارەزاتر هەبووە کە قەزاواتیش بکاتوکەوە بەڵام لە هەمان کاتە مادەم قانونێکی دەرکرد قانونێکی بەرکار کە ئەبێ ئاوا ئیلتیزام خەڵکەکە ئیلتیزامی پێوە کرد بۆیە سەر لێ شێواوی هەر کاتی هەر یەکە بە ئارەزوی خۆی و بەڕێی خۆی ئەم شتانەی کرد وا لێ موجتەمع لە شیرازە لەبین ئەچێ ئەنجە خەڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە مەسەلەی ئەو تەلاقە لە کۆمەلگای ئێمە هەروکو جەنابەت باسکە یعنی خوای پەروەردگار کە تەلاقی دانابێ بۆ حەل دایناوە بۆ چارەسەر دانا هەرچەنە ئاماژە بەوە ئەدرێ لە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بغزاوترین حەڵاڵە کەواتە حەڵاڵە بەڵام لە نهایەت تا گەشتە نەتیجەیەک بەڕاستی چاکترین چارەسەرە بۆی ئینسان ئیتر لەو ژیانە مەرگەساتەی کە هەم پیاوەکە جاری وایە بەدەست ژنەکەەوە هەیەی هەم ژنەکە بەدەست پیاوەکە هەم جاری وایە ئەندامەکانی خێزان لە پشێوێکی زۆرە بە مناڵ و بە دایک و بە باوکەوانەوەژین بۆیە ئەمە گرنگترین شت بوو کە لە قسەکانی جەنابەتەوە کە حەزم کرد ئاماژەی پێ بدەم لەسەر ئەو قسانەی جەنابیشت و کاگتۆری ئیشارەتە بێ بەڵێ ڕاستە یعنی ئەو گەڕانەوە بۆ لای قانونیان گەڕانەوە بۆ لیژنەیەکی فتووە ئێمە هەردووکیمان پێویستە لە وڵاتی خۆمانە چونکە بەڕاستی ئەوەی جەناب دەڵێ ڕاستەکەی قانون سەرچاوەکەی لە یعنی سەرچاوەکەی لە شریعەتی ئیسلامیەوە گیراوە پابەر نێمە مەزای بۆ بەڵام گرفتی کەمان هەیە ئێمە بەڕاستی لە متمانەبوونی خەڵق لە ڕووی شارەزایی دینیەوە بە قازیەکە بە حاکمەکان وەکو پێویست نییە ئێستا من دوێنێک پرسیارێکم هاتەلا کە ئافرەتێک مێردەکەی بۆ بە زەردەشتی ئەڵێ من ئێستا بەپێی شریعەتی ئیسلامی ئێستا بە لێجابێتەوەی بۆ حاکم پێوتم ئاساییە مادەم کێشەتان نیە لە ژیانی خەزانانی بەڕاستی حاکمەکانمان پابەند نین بە شریعەتی ئیسلامیەوە لەبەرەوە خەڵق متمانە خەڵقێکی مسلمان متمانە ناکات بە ڕێی حاکم خاڵێکی کە گرفتە لەم حاڵەتەیە حاڵیبوونی کۆمەڵگا ڕۆشنبیری کۆمەڵگا لەسەر نە لەسەر پرۆسەی هاوسەرگیری وەکو پێویستەوە نە لەسەر ئێمە پێشتر باسی پرۆسی هاوسەرگیریمان کردو ناچینەوە سەری لەسەر تەلاق و جیابوونەوەش وەکو پێویست نییە وەکو چارەسەر سەیری ناکە وەکو چەک سەیرێکە وەکو عەزێدان یەکتر هەم ژنیش و هەم پیاویش لەبەرەوەی شارەزاییەکیان نییە پێش پرۆسی هاوسەرگیری مەفروض بوو تێبگەن کەی ئەم گرێبەستان هەڵۆشانەوە ئەمە مافەکانیانە ئەمە جێکەوتەکەیەتی ئەمە زەرەرەکەیەتی بۆ ئێمە ئێستا ئەم قسانی کەیکەین ئێستا بۆ کۆمەڵگایەکەین بۆ ئافرەتان و پیاوانی وەکو یەکەکەین پیانەڵێن تەلاق بۆ ئەوە نەهاتووە تۆ بەکاری بێنی کەی ڕقە هەستا لە خێزانت ئەوەی خوای پەروەردگار ئاماژەی پێ ئەتەلاق و مەڕەتانی دووجار مەجالت هەیە پیاچوونەوە بە خۆتا
بکەی پیاچوونەوەکەش زانایان باسی دێکەن بۆ مەڕێی وتووە ئاەتەکە یعنی بێت دوو مەجلیسی جیاواز دوو کاتی جیاواز بینی هەبێ ئەوەی تەلاقی سنیە و کە لە قورئانە بە نەس ئاماژەی پێکا بە فەرمودەژ نییە بڵێ مەجالیتی هەیە وەکرێ صحیح نەبێ بە نەس ئاماژەی پێکا کە فەرمێ یعنی بێت لە حاڵەتێکا بێکە ئافرەتەکە بڵێن تەلاقێکی لێ بخوات لەسەری بۆ لە ئەو پەڕی ئیسراحەتا بێت لە حیز ئەبێ ماوەی پاکێتی بێ یان لە دوای پاکێتیەکەشەوە پیاو نەچوو بێ بەلایە ئەم پیاوە ناوی جیابوونەوە بێنێ کە ناوی هێنا ئەفەرمێ لا تخرجوهن من بيوتهن دەریان نەکەن لە ماڵەکان لە ماڵی خۆیان بمێنێتوانێ پیاچوونەوە ئەم دوو کەسە بە بڕیاری خۆیان ئەکەن بۆی هەیە بەبێ هیچ ئەوەیەک جارێککە پەشیمان بێتەوە لەم بڕیاری بگەڕێتوانێ بەڵام ناکرێت هەر لەم حاڵەتان هێشتا لەم جارێک پێی تۆ جیابیتەوە دووبارە پێی بڵێتەوە جیابیتەوە یانەوەی کە یەکسەر ئەڵێن بەسێ بە یەک مەجلیس سێ بەسێ و لە فەرمودایەوە کە پیامبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک شتێکی وای بیستووە لە سەردەمی خۆیان کە کەسێک یعنی سێ تەلاقەکەی بەیەکەوە وتووە پێغەمبەری خوا فەرمیێتی ئەوە من لە ناوتانام و ئێوە گاڵتە بە ئاەتەکانی خوای پەروەردگارەکان چونکە ئاەتەکە بەڕوونی باسی ئەوەکە یعنی ئەم تەم ئاماژە و ئەم سەیرکردنە بۆ پرۆسەی جیابوونەوە هەر نەکراوە لە کۆمەڵگەیمە بە هەڵە بەکار هاتووە ئەوەی جەنابە دەڵێ بەڵێ پێویستەکە ئەم خێزانەکە یعنی لە دوای گەیشتن هەموو قۆناغەکانی ئەوەی کە باسی نوشوزە کە ئیشەڵا پێویستەکە ئەمە لە داهاتووە بە جوانی ڕوونیکەینەوە کە ژنومێردێک کەونە بیان و لە یەکتر وەگەنە ئەو نەتیجەی هۆکارەکانی تەلاق بۆیان زۆر بوو ینی هەستەکەن بە یەکەوە ژیانیان نییە ئەگەنە ئەم نەتیجەیە دوای ئەوەی ئەو قۆناغانەش کە ئاەتەکە دیاریەکە لە جیابوونەوە لە یەکتر یعنی لە دوورکەوتنەوە لە یەکتر و لە سۆڵح و ئەمانە هەمووی بەسەرەتی هێنە سەرەوەی کە ئەبێ جیابینەوە ئەبێ ئاوا بێت دەی وەڵڵاهی من پێم وایە زۆربەی ئەو تەلاقانەیە سەر مجتەمەعی ئێمە لە سانەوە تێکرێ بڵین ئەم تەلاقە نییە هەردوو کەسەکەیە هەڵچوونێکیان توش بوو بڕیارە لێک جاابنەوە لە مەجلیسێکا کە هەردووکیان تووڕەن و هیچیان ناتوانن ئەو بڕیارە بن تەنانەت زانایانیش یعنی ڕەئی جیاوازیان هەیە لەسەرەوەی ئایا تەلاق لەو حاڵەتە تووڕەیە کە خۆی بە حاڵەتی هەڵچوو ناچوو ئاگای لە خۆی نییە تەلاقەکە یەکەوەیانە زۆربیان لەم حاڵەتە بڕیاری جیابوونەوەی کە ئەمە حاڵەتێکی تەندروست نییە ئەوەی ئاەتەکە ئاماژەی پیاوەی فەرمودەکان ئاماژەی پێ نەبێت لە پاکێتیە بێ یعنی هەردووکیان ئیستعدادێکی نەفسیوان هەبێ و گەیشتونەتە قەناعەت ئەو پیاوەکە تەلاقی بەدەستە یعنی لەفظ وتنی لەفظی تەلاقەکە لای پیاوە کە ئەمەش قسەی لەسەرەکە ئەکرێت پیاوەکە لە عقدی زەواجە ئیشارەت بۆش باکە ئەکرێت ئەم دەسەڵاتە باتە دەست خێزانیشی اینجا لە مقابلی ئەمەیە کە گەیشتە ئەم قەناعەتەوە بڕیارەشانە فترەی پیاچوونەوە بە بڕیارەکەیانە هەبێ ئێمە کێشەکەمان ئەمەیە ئەوانەی کە دێن بۆ پرسیار بۆ لای مامۆستا بۆ لای مامۆسایانی ئاینی ئەوانن کە تەلاقیان وەکو چەک ڕقیان لە یەکتر هەڵەسێ و بڕیاری جێکجابوونەوەن پیاوەکەش بە زۆری دەسەڵاتدارە لە کۆمەڵگەی ئێمە یەکسەر بڕیاری ئاڵەوە بڕۆ هەر نەمیستیت و بڕیاری جاوونەوەی لێیاو ئەو لەفزە ئەڵێت اینجا بگەر بە سێ بە سێ وتبووی و جاری وایە چەند جارێک زەلامی وایە سێ جار و دە جار و ئەوانەش سێ بە سێی بەکارهێناوە کە ئەمە شتێکی زۆر نامەعقولە تۆ خۆ هەر یعنی کێگەڵە شەست تەلاقی کەوت بێ خۆی هەر سێ تەلاقیە شەستی لەکوێ بوو لەبەرەوە ئەم وتنی ئەم لەفزانە هەر خۆی ناشەرعین شێوازی تەلاقانەکە کە هیچ کەسێک بەم قۆناغیان نەچوە بیر لەوە ناکاتەوە خێزانەکەی لەو حاڵەتەیە کە ئەم بڕیاری جابوونەوەی لێ ئەیات لەبەرەوە کەسیش بەم حاڵەتە ناچێت پێم وایە ئەوانە هەمووی تەلاقێکی بیدعین اینجا قسە لەسەر کەوتنی هەیە یان نەکەوتنی هەیە ئەمە قسەی مامۆسایە کە ئەبێ لیژنەیەکی پسپۆری شارەزا لە زانایانی ئاینی لە وڵاتە دانیشن بەیەک و بڕیار لەسەر بن کامە لەم تەلاقانە ئەو تەلاقەیەکە خوای پەروەردگار دایناوە ئەگەر سەیری ئاەت و فەرمودەکان بکەین پێم وابێ هیچ لەو تەلاقانەی کە ئێستا خوێ بەو شێوەیە نییە ئێمە بێ کۆمەلگا فێرکەین تەلاق بۆ ئەمە بەکار هاتوو بۆ چارەسەری ئەو حاڵەتە بۆی کە تۆ گەیشتوتە نەتیجە و ئەبێ کە وتیشت بەم مەجلیسە بێت تەنانەت هەر لە ئاەتەکە ئاماژە بۆیە کە فەرمێ فطلقوهن لعدتهن وأحصوا العدة ئاماژە بۆ کە ئەبێ ماوەی عیددەکە چەند مانگە دیاریکراوە ئەبێ ئەو ماوەی حساب بکەیت لە دوای ئەماگەر هەر بڕیارت دابوو نەتەوێت و لێجیابیتەوە هەر بخۆی تەلاق دراوێت پێویست ناکە جارێکە دووبارێکی تەوانێت ئەگەر بڕیارت دابوو بهێنیتەوە لەو ماوەیە مەجالت هەیە بەبێ عقدی تازە بهێنیتەوە ئەگەر بڕیارت دابوو وازی لەبێنی پێویست ناکە دووجارە لەسەر یەک تەلاقی بێتەوە سێ جارە لەسەر یەک تەلاقی بێتەوە کە ئەمەش هەڵەیەکی کەی زۆر گەورەیە کە لە کۆمەڵگەی ئێمە بەکارهێنانی تەلاق بە شێوەیەکی زیان گەیاندن عەزێت پێدان ناڕەحەتکردن بەداخەوەڵم ئەوەی مامۆستا ئاماژەی پیاکە لەسەرەوەی کە ئافرەتەکان يعني زیاتر وەکو چەک بەکار هاتووە بۆ عەزێدانی ئەم دووبەرەکەی دروستکردن و ئاژاوە سەرەتای يعني ئاژاوەکە لە جیاتی سوڵحکردن تەلاق بەکارهێنانە کە مەشتێکی هەڵەیەکی زۆر گەورەیانی وای لێ هاتوو بۆیە ئافرەتی پێ بشکێت بە زۆری چونکە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە ژن و پیا هەردووکیان بڕیاری جیابوونەوەیان بەڵام کێ زەرمەندە کێ خەڵە بە سووک سەیرێکا کێ بەکەم سەیرێکرێ ئافرەتەکە زۆرتر يعني ئەمە باسی ئەوەکەین کەمەش بابەتێکی کۆمەڵایەتیە کە پێویستە ئەم بۆچوونە لە کۆمەلگای ڕاست بێتەوانێ وەکو جەنابەت ئاماژە پیان مەرج نییە هیچیان خراپ بن لەوانەیە هەردووکیشان باش بن بەڵام تەبیعەتەکانیان بەیەکەوە نەگونجێ لەبەرەوە بێ کۆمەلگا ئەم تێبینەی لەسەر دوو کەسی جیابووە بگۆڕێت ئەبێ بزانین
ئەم دوو کەسە نەگونجاون بۆیە وادانراوە بڕیارە بتوانن ئەم دوو کەسە بە یەکشەوە بێن بەس تەنها دوو شاهید هەبێ بۆی پێویست ناکە هەرچی کێشەی بینیم و ئەم ژن و پیاوە هەیە چێتە بەردەم هەموو عالم چێتە محکەمە و بچێتە لیژنەی فتواوتو ئەگەر ئەم دوو کەسە خۆیان گەیشتنە ئەم قەناعەتە دوای ئەوەی هەموو قەناعەکانیان بڕیوە لە سڵح و لە لێک دوورکەوتنەوە ئەوانە گەیشتنە ئەم قەناعەتە پێویست بە دوو شاهید دەکات چۆن یەکەم جار بە دوو شاهید و بڵێن ئەو دوو کەسە گرێبەستێکیان ئەنجامەوە ئێستش دوو شاهید لەوێ بێ و لەو ماوەیە بە لەو کاتایە بێ کە شەرع دیاری کردووە و بڕیاری جابوونەوە بەر ئەم کێشەکەونی ئەمە نییە ئەبێ ئەمە بگەڕینەوە بۆ ناو کۆمەڵگە ئەم بڕیاردانە عاقلانە باوڵێن لەسەر خۆیە اینجا دوای ئەوە بە خۆداچوونەوە مەجای بە خۆداچوونەوە بۆ پیا و پیاڵینەوانێ و بە ئاخرتانیش بڵێن بەوە نییە کە تەلاق بەدەست پیاوە ئیتر تۆ ناڕەحەت بی ینی تۆ بەوە بڵێ وڵایتر من هیچ بێدەسەڵاتم لە پرۆسەی هاوسەرگیریە دەسەڵاتەکە بەدەست پیاوە نەخێر ئەمە لەبەرەوەی گرێبەست خۆی پیا و ئەنجامی ئەدا تەبعاتی ئەلکی قورسایی گرێبەستەکەش لە لای پیاوانە دوای بە تەفاسیل کە چوینە سەر مافەکان باسیەکەین بەس پێم وابێ ئێستا کاتی ناوبڕێکی بەرنامەکەمانە و دواتریش دەگەڕێنەوە لاتەش. بەڕێزان دووبارە سڵاو دیارە هەروکو ئەو بابەتی کە خاتو قەدەم خێر باسی کرد من پێم وابێ لەسەر مەسلەی تەسەورم وایە کە خەڵکی لەبەر ینی بەهۆی دوورکەوتنەوەیان لە شریعەتی ئیسلامی بەهۆی دوورکەوتنەوەیان لە قورئانی پیرۆز جاری وایە ئەبێتە مای ئەوەی کە مەسەلە ئەم دیاردە و گیر و گرفت و شتانەی کە لە ڕوو ئەکەنە کۆمەڵگا زیاتر تەشەنە بکەن چونکە ئەگەر کاتێک تاکێک ملتەزم بوو بە قورئانەوە قورئان هەم پێش ئەوەی کۆتاشت کە هەنگاوی هەشتەمە بریتە لە ئێتر ئەو تەلاقی کە پێ ئەوترێت تەلاقی کۆتایی کە ئیتر جارێکتر بۆینی ئەو دوو هاوسەرە یەک بگرنەوە بۆیە یعنی تۆ سەیری کە حوت هەنگاو لە بەردەم تایە ئەنجا ئەبێ بگەیتە کۆتاشت و بە تایبەتی پێنج هەنگاویان پێش ئەوەی کە تەلاقی ڕەجعیش تەلاقی یەکەم دەست پێ بکە بۆیە ئەبینی خەڵکی بەهۆی نەشارەزایی لە قورئانی پیرۆز بەهۆی دوورکەوتنەوە لە قورئانی پیرۆز پەنا ناباتە بەر ئەوەی کە با من لە مەرحەلەی یەکەمە هەنگاوەکان جێبەجێ بکەم ئەنجا بکەم بگەمە نەتیجەی کۆتایی ئەمە گرفتێکە لە ناو کۆمەلگای ئێمەدا من پێم وابێ ینی ئەوەی کە زۆر گرنگە بەلامانەوە لەم بەرنامەیەدا باسکرێ ئەو مافەیە کە بە پیاو دراوە لەوەی کە دەسەڵاتی تەلاقدان جیابوونەوە دراوەتە دەست پیاو بەگشتی ئەکرێ جۆرەکانی تریش ئەو جۆری تریشمان هەبێ لەوەی کە ئەو مافەی پێدرابێ مەسەلە بە مخالعە بێ بە تەفریقی قەزایی بێ یاخود بە ڕەزامەندی هەردوو لا بێ کە هەردوو لا ئیتیفاقکەن پێم وابێ کاک دکتۆر ئەگەر ئاماژەیەک بەوە بدا تا چەندێک ئەو ئەندازەی ئەو مافەی کە دراوە بە پیاو تا چه ئەندازێک ئەتوانێت ئەو مافە ممارەسە بکات. بەڵێ پێشەوەی حەزەکەم یەک قسە مابوو پێشەوەی بچمە سەر ئەم بابەتە لە مەوزوعی بوونی مەجلیسی فتوا لەگەڵ قانونە ئێمە لە دوو خاڵا کە پێویستیمان بە مەجلیسێکی فتوا هەیە چکە یەکەم ئەم قانونانەی کە دانراوە لەوانەیە دەیان ساڵ لەمەوە پێش قانونێکدا ڕێژرا بێت کەشتی تازە دێتە پێش پێویستی بە گۆڕانکاری هەیە بۆیە پێویستیمان بە مەجلیسی فتوا هەیە کە لەگەڵ گۆڕانکاریەکانە بڕوات و پێشنیارکا بۆ قانونەکان ئەمەیەک دووهەم قانون لەوانەیە کۆمەڵشتی سەرەکی کە مەشهورە و متەواتر لە ناو خەڵکا وەکو قەزێک تەلاقی معەلەق سوێن خواردن بە تەلاقچی چەند خاڵێک بێ بەڵام ئەگونجێ لە بینی ژن و پیاکە کۆمەڵە شت ڕوو بدا کۆمەڵی لەفز کۆمەڵێکیشە دروست بێت کە لەو بەرگانەیە بە سەریحی ئاماژەی پێ نەدراوە بۆیە پێویستە زانایە مەجلیسی فتوا حەلی بۆ ئەمانەش هەبێ کە ئەمە لەوانەیە لە لای قانونەکە دشتی دەست نەکەوێت. هەر بە نمونەی قەوسم بیتێکا دکتۆر بگیرێت نەچێتەوە قسەکە هەر بە نمونە ئەم مەسەلەی تەعەدوت کە ئافرەت ئەگەر هەر کاتێ مێردەکەی هەستا بەهێنانی ژنی دووهەم مەسەلە عەفو یعنی بۆ مانای تر بیڵێم یعنی پێش عەقدی نیکاح یعنی ئەمە لە تعدیلاتی ئەم ساڵانی ڕابردوودا پێش عەقدی نیکاح ئافرەت ئەتوانێت لە مەحکەمە بە مەرج بیگرێ ئەوەی کە ئێمە باسی لێەکەین کە ئەڵێن تەلاقی معەلەق پێمان وابێ بە هەندێک لە ڕەئی زانایان یعنی حسابی بۆ ناکرێ و لە قانونەکەش حسابی بۆ ناکرێ بەڵام ئەو معەلەقەی کە پێش عەقدی نیکاح بێ زانایانیش حسابی بۆکەن مەسەبەکان چکە شەرتی پێش عەقدی نیکاح هەر شتێکدانی بۆیە ئەوە یەکێکە لەو تعدیلانەی کە جاری وایە بە پێی مروری زەمەن یعنی شتەکە ئەگۆڕێ بەڵێ فەرموو. ئەو جا بێنە سەر بابەتی کە ئایا تەلاق بەدەست پیاوە یاخود بۆچی بەدەست پیاوە
ئێمە سەراحەت ناتوانین بە پێر لە ڕوانگەی دەقەکانی قورئان و فەرموودەوە ناتوانین بە شێوەیەکی مطلق و ڕەها بڵێن تەلاق هەمووی بەدەست پیاوە و چەکێکە بەدەستیە چۆنی بوێ ئەوها بەکاری بێنێت ناشتوانین بڵێن بەدەست ئافرەتە بەڵکو شتێکە کە لە هەندێک حاڵەتا و لە هەندێک قۆناغدا بەدەست پیا و ئەش گونجێ لە هەندێک حاڵەتا لە دەست پیا و دەربهێنرێت بە ڕەزامەندی پیاوەکە بێ یا بەبێ ڕەزامەندی هەردوو حاڵەتەکەمان هەیە سەرەتا تەلاق مافێکە کە بەدەست پیاوەیە لە سەرەتادا لەبەر دوو هۆی سەرەکی هۆیەک لە هۆیەکان لەبەر ئەوەی کەوا تەلاقدان وەک چۆن ژنهێنان کۆمەڵە تەبعیاتی لەسرە لە مارەی پێدان لە سەکەن ئامادەکردن لە بژێوی پیاکردن ئەمانە بە هەمان شێوە تەلاقدانیش کۆمەڵێ مەصاریفی لەسرە کە پێدانی مافی ئەو ئافرەتەیە کە لە ئەستۆی ئەمە ئێستا لە کۆمەلگای ئێمە زۆربەی زۆری ئەگەر نەڵە مەرەمووی کاتێک کە ژن مارەکرێڵێ ئەوەندە مارەی حازر ئەوەندە قەرز وانە ئەم قەرزە نەدراوە ئەمە تەبعیاتێکی مادیە کاتێک کە تەلاق ئەدرێ لەسەر ئەم پیاوە ماوە ئەبێجێ بەجێ بکرێت و بیدا بەدە ئەمە دووهەم منداڵ ئەکرێ منداڵی شیرە خۆرە هەبێت کە ئەم ئافرەتە ناچار نییە حەزانە ئەرکی حەزانە ئەبێ ئەم پیاوە بیدات بە منداڵەکان ئەو منداڵانە کە لە ئاسێکی تەمەنێکی منداڵان کە لەوانەیە لە لای دایکیان بن پێویستە بەخێو کرد یعنی کۆمەڵێ تەبعیات ژنێکی تر کاتی ئەم کۆمەڵی مەصاریفی کۆمەڵێ تەبعیاتی مادی ئەکەوێتە سەر پیاو بۆیە پیاو زۆر ناوێرێ پەنا بۆ ئەمە بەرێت وەکو چۆن خۆی ئەبەستێتەوە چونکە ناوێرێ لەبەر کۆمەڵێ کێشە مەشاکیل ئەگەر ئافرەتەکە حڕ بێت ئەگەر ئافرەتەکە حڕ بێ معنە ئەتوانێت زەربە لەم پیاوە بدا کۆمەڵە مەشاکیلی بۆ دروست بکە وەکو ئینتیقامێ تەلاق لە پیاوەکەی وەرەگرێ و تەلاقەکەی نەکا بۆی کەوا ئەرکی حەزانە و ئەرکیچی و ئەرکیچ و دنیاش بکەوێتە سەریا کە نەتوانێت ئەنجامیان بدات ئەو کاتە منداڵەکان بێسەر و بەرابن بێسەر و شوێنە بن کەس نییە خزمەتیاگا کەس نییە یعنی تەفاسیلی هەیە ئەمە کەواتە خاڵی سەرەکی یەکەم قەزەی تەبعیاتی مادیە کاکەوێتە سەر و پیاوەکە خێزانی تەلاقەدا بۆیە پێویستە تەلاقەکە بە دەست پیاوکۆ بێ بۆی ئاگای لە خۆی بێت حساب بۆ حاڵی خۆی بکات و پەنا بۆ قەزەی تەلاق نەبە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم لایەنێکی دەرونی و خلقەت کە خی پەروەردگار پیا و ئافرەتی دروست کردووە هەردووکیان مرۆڤن بەڵام لە هەندێک لە بوارە دەرونی و نەفسەکانە فەرق و جیاوازی هەیە لە مابینی پیاوان و ئافرەتدا لە بابەتی هەڵچوونە لە بابەتی عەتفا لە بابەتی سۆزە کۆمەڵە شتەیە کە ئەمە شتێکی علمی و زانستی سەلماندوویەتی و هەموو متتەفقن لەسەرەوەیکەوە بیرکردنەوە و سۆز هەست هەڵوێست عەسەبیەت ئەمانە کاریگەریەکان لەگەڵ پیاوان لەگەڵ ئافرەتانە جیاوازە جا ئەگونجێت لەوانەیە ئافرەت لەگەڵ بێزار کرا لەگەڵ سەر ناڕەحەتێکی بینی یەکسەر پەنابەرێتە بەر ئەوە بێ ئەوەی کەوا بیر لاین بکات و ئاسانتر بێت تێکدانی شیرازەی خێزانی بۆیە لایەنی شەرعی تەلاق بەدەست پیاوە و ئەمە نەک تەنها لە ئاینی ئیسلامیشە بەڵکولەوەی مرۆڤایەتی هەیە بەدەستبوونی سەرەکی لە دەست پیاوە بووە بە هەموو ئاینە جیاجیاکان بە هەموو بەرنامە وەزعی و فەلسەفەویەکان کە هەبووە لە هەموو قوانین و شارستانە کۆنەکان و هەتاوەکو ئێستش لە سەرتاسەری جیهان هەر بوو شێوازێ ئەمە بۆچی بەدەست پیاوە سەرەتاکەی بەدەست پیاوە بەڵام ئەمە معنەوە نییە کەوا مطلقاً بەدەست پیاوە و پیاوە ئەتوانێت بەکاری بێنێ وەکو چەکێک بۆ ئازاردانی ژنەکەی چونکە ئاینی ئیسلامی پیرۆز چەند قۆناغێکی داناوە بۆ پیاو کە بۆی نییە ڕاستەوخۆ پەنابەرێ بۆ تەلاق ئەگەر هاتوو پیاوێک بەبێ هیچ بڕینی ئەو قۆناغانە بەبێ هیچ مبەڕیرێک خێزانی تەلاقدا کەواتە ئەمە زەرەردانە لە خێزانی ئەم زەرەردانە لە خێزان قانون ئەبێ بکەوێتە بینەوە و تەعویزی ئەم زەرەردانە بژاردننی ئەم زەرەردانە لەم پیاوە وەربگرێ لە ڕووی مادیەوە لە ڕووی معنیەوە هەر هەموو تەخمینەکرێت بۆی کەوا پیاوان نەبێ بەچەک بەدەستیانەوە بە ئارەزی خۆم ڕۆژنێ گەنەسبەی تااقەتی لێنێ تەلاقیە یا لەگەڵینێک بوو ژنەکەی تەلاق بە کەواتە تەلاقدان شتێک نییە بەدەست پیاوە بە ئارەزی خۆی بە شێوەیەکی ڕەهاژنەکەی تەلاق بدا بەڵکو پابند بێ بەم قۆناغانەوە یەکەم تۆ کێشت هەیە لەگەڵ خێزان تا کە تەلاقیە دەیت یاخود کێشت نییە ئەگەر کێشەیەکت نەبێ وەکوتمان بە هیچ شێوەیەک نەشەرعەن دروستە پەنای بۆ بەریت چکە زانان کە باسی تەلاقەکەن بە مطلقی نافەرمون حەڵاڵە ئەبغەض الحەلال معنایەوە نییە یعنی مەفهومی لێوەرگی وڵات تەلاق فی كل الأحوال کەواتە هەر حەڵاڵە نە تەلاق دان حرامە بۆچی حرامدانە چونکە ئازاردانی خێزانە زەرەر لێدانی خێزانە ئەمما لە هەندێک حاڵەتە ئەوجا حەڵاڵ ئەبێت کە ئەوژە حاڵەتانی کە دێنە سەری کە ئەگەر مەجال بوو بازەکرێ هەروەک چۆن ئێستا ماڵێن گۆشتی مردارەوە بوو حرام
ئەکرێ بڵێ حەڵاڵە نە حرامە نابێ بخورێ بەڵام ئەگەر گەشتە حاڵەتێکی ئفتراری کە ئەگەر ئەوە نەخوا ئەمرێت لەو حاڵەتەیە ئەوە حەڵاڵە بێ قەزی تەلاقیش بە هەمان شێوێ تەلاقدانی خێزان حرامە وا نەزانێ پیاو بڵێ وڵات تەلاق حەڵاڵە و ئارزوی خۆمە و تااقەتم لە مژنێنی و تەلاقیم نە تەلاقدان حرامە یەکێکە لە تاوانە گەورەکان شکە بچڕاندنی سیراجەی خێزانە زەرەدانە لە خێزانەکە زەرەدانە لە منداڵەکانت و چەندین تەبعیاتی تری کۆمەڵاتی و خێزانی لەیەکەوێتەوە بۆیە ئەم مافی تەلاقدانە تەنها مافێکی شخصی نییە و تەنها مافێکی خێزانیش نییە بەڵکو مافێکی گشتیشە کە حاکم بۆی هەیە کە تەداخلی تیابکە ئەوانش لە ڕووی مافی گشتیەوە ئیجراعات بکەنە سەری وەک چۆنێمە لە قوانینی مرور و لە زۆر شتا هەمانە زیاد لەوەی کە ئەگەر کابراش ئەفریقا قانونی گشتیمان هەیە مافی گشتیمان جار کۆمەلگا دەگیرەخوا کۆمەلگا لە سەدان مناڵی بێ دایک و باوکو بێ سەرپرش دەکەوێتە ناوە سەدان ئەرک و مەساریف ئێستا ئێمە سەیری حاڵەتی کوردستان نەکەین چکە لە وڵاتە پێشکەوتەکانە ئافرەتێک بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکانە متەڵەقە بێ شوێنی ڕعایەتی خۆی هەیە ڕێعەبێ ڕعایەت اجتیماعی هەستێ بە ئۆرکانی بەرامبەر بۆ ئافرەتە بە معاش بڕینەوە بەمان ئەمە هەمووی ئەرکاکەوێتە سەر دەوڵەت بۆیە دەوڵەتیش مافی خۆی هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا بەڵێ کاتە ئەما وەکووتمان بەو شێوڕایە تەلاق حرامە ئەمێنێتەوە ئەم پیاوە کە کێشەیەکی هەبێ لەگەڵ خێزانە قورئان چەند قۆناغێکی داناوە بووی کابێم قۆناغانە ببڕی لەگەڵیا قۆناغی یەکەم ئامۆژگاریکردنە فەعیضوهن وەرە ئامۆژگاری بکە ئەگەر کێشەیەکت هەیە لاریەکی خراپیەکی دەمەوەرە یا تەسەڕوفی جوانی یا بەوکو پێویست منداڵ لەگەڵ منداڵانیە وەرە ئامۆژگاری بکە ئەبێ ئەم هەنگاوە ببڕیت کە ئابزانی تام و دێک ئامۆژگاری دەوری ئەبێ یا نابێ ئەگەر بڕینی ئەم قۆناغە نەکرد بە یەکجار نەسعەتی کرد و جاری دوم دووبارە کردە وڵاتەوە نە ئامۆژگاریکردن ئەوە نییە کاتی ئەوێت ئاکاردانەوەی هەبێ ئەم ئامۆژگاریە دووبارەکردنەوەی هەبێ فەذەکر ئن الذیکرا تەنفع المؤمن بیرخستنەوەی دووجارە ئەبێ مەودەیەکی زەمەنی لەگەڵ یا ببڕی بە قۆناغی ئامۆژگاریکردن ئەگەر هاتوو لەگەڵ ئەم هەموو ئامۆژگاریکردنە لەگەڵ ئەم هەموو ڕێنمایکردن ئەمانە هیچ ئیسفادەی نەبوو ئەو جادێتە سەر قۆناغی دووهەم کە قۆناغی دووهەمیش بریتە لە هەجر واتە جیاکردنەوەی جێگە لەگەڵ یا فقط نەک دوورکەوتنەوە بە جێهێشتن و ئێمالکردن و سوکاتی پێکردن و خەڵکەم پێ بزانێ وڵا وازی لە ژنەکەی وڵا لە داخی ژنەکە نە ئەمانە نا حتا تەنانەت بە شێوازێک بێ منداڵەکان هەز نەکەن کەواتەوە چونکە ئەگە منداڵەکان هەستکەن کۆمەڵی کێشەی دەرونی بۆ منداڵەکان دوورزەبێ کۆمەڵی سفاتی خراپ لە دەرونی مناڵەکانە دوورزەبێ ئەبێ هەجرکردنەکەی قەزیەک بێ چارەسەرێک بێ کە تەنها ژن و مێرد خۆیان هەستی پێ بکەن بە شێوازێکی وابێ تەنانە نزیکترین کەس کە مناڵەکانەتی هەستی پێ نەکەن ئەمە قۆناغی دووهەمە ئەمەش مدەیەکی زەمەنی لەگەڵ یا ئەڕۆی سابزانی چونکە ئەمە گەورەترین پەیوەستیە لە بینی ژن و مێردا کە دروستبوونی خۆشەویستی و ویئام لەمەوە دروست بووە کە ئاەتە خوای پەروەردگار ومن ئاياتیان خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها ئەم سەکینەتە کە گەورەترین ئەڵقەی بەستنەوەی ژن و مێردە بەیەکەوە وەرە تۆزێ مدەیەک بە مەبزانە ئا بەخۆیان ئەچێتەوە کە ئەگەر بێت و ئەمە بۆ ماوەیەکی کاتیە ئەگەر بۆ هەمیشەی لێ دوور بکەوێتەوە ئەم هەست و مافە گەورەی کە ژن و مێرد هەیە لە بینانە دوورەکەوێت ئەمە لەوانەیە تەسیرێکی ئیجابی هەبێ لەسەر ژنەکە کە بەخۆیان بچێتەوە بیر بکاتەوە ئەمە قۆناغی دوای ئەوە دێتە سەر ضرب بۆ شێوازەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەکە کە یەکەم وەصفی ئەکا کە لێدانێک نییە سوکاتی کردن شکاندن و عەزیەتدان و ئازاردانە وئینەما مجەڕەد شتێکی ڕەمزیە تێگەێنە کە من تووڕەم کە لێت تووڕم کە لێت ناڕەحەتم کە بێزارم لێ تێبگەێنە ئەو جا لەگەڵ ئەوەشا ئەمە زۆر بەناڕەحە دەبێ ئینسان پەنای بۆ بەرێت چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵەوە شاکایەتەکە خوێنتەوە فەرمێ وەلا یضربوهن خیارکم چاکترینەکانتان لیان نان وەلا یضربوهن إلا شرارکم بە ڕوایەتێکی تر تەنها ئەوانەتان لە ژنەکانیانن کە خراپترینتانن یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی پەنای نەبردووەتە بەرەمە لەگەڵەوەشە کە چەندی جار کێشەی هەبووە لەگەڵ خێزانەکانیە ئەو کێشانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبووە لەگەڵ خێزانەکانیە ئەگەر هەر یەکێ لە ئێمە هەیبێ پەنا بۆ زۆر شتی قورس و گەورە و خراپە بە ئەگەر کاکتۆر ئەگەر هەموو قۆناغەکانی نشوز لێرە باز نەگەن چکە بەرنامەی تایبەت باسیەکەین لەگەڵ تاواوکردنی هەموو ئەو قۆناغانەیە ئەوە زۆر جار مەسەلەن ئافرەتەکە ئەم کێشانەی هەیە لەگەڵ مێردەکەیە لە گونجانەی هەیە شکاتانەی لە دەست مێردەکەی باماشەوە بۆ ئافرەتانی نشوز هەیە ئەگەر ئەمە بخەینە کاتیگار ئەگەر ئەم هەموو قۆناغی بڕی و پیاوەکە گەیشتە ئەو قەناعەتە مەفروضە چۆن ئەم تەلاقە ئەنجام دات ئەو کاتە ئێمە کە بێنە سەر ئەو کاتە ئەگەر هاتوو ئەمانەی هەمووی بڕی و ئەم ئافرەتە چارەسەری نەبوو و دوای ئەوەش کە قۆناغی کۆتایی کە ئاگادارکردنی کەسی دڵسۆز لە هەردوو تەرەف کە ئەمە ئیتر ئێمە
ئەگەینە ئەوەی کە جیابنەوە نابێ هەرپەنا بۆ جیابوونەوە بەر کە ئەمەی تر آخر قۆناغە کە کەسی دڵسۆز لە هەردوولا ئەگەر ببێ لە خزمە نزیکەکان ئەگەر نەبوو لە دراوسێ یا هاوڕێ جاری وایە لە خزما کەسی وایتیانێتەوە هاوڕەیە کرد زۆر لەوانی کە دڵسۆزترە و تێگەشتترێ لە قەزیەکەدا ئەمانە هەمووی ئەگەر نەگەشتنە نەتیجە ئەوجا بڕیاری جیابوونەوە ئەدرێت جیابوونەوە کەش دیسان جاینە سەر قۆناغەکانی کە قۆناغی یەکەم جیابوونەوەیەکە کە تەلاقێکی ئەدەیت ئەم تەلاقە کە هێشتا تەلاقێکی ڕەجعیەکە تۆ بۆ تێ لە هەر دەقە و سەعاتێکە تەراجعی پێ بکەیت و لەم حاڵەتەدا ئافرەتەکە خێزان دەبێت لەگەڵ تا بمێنێتەوە بۆچی بۆ ئەوی کەوا هەست بکەن بەڵکو بەخۆیان بچنەوە وی لە متعلق بوون یەکتریە بێ بەشک محاولات بەڵکو محاولە تا ئەگاتە ئەوەی کە عدە تەواو ئەبێ و ئەگەر هەر نەگەڕانەوە یەکتر ئەنجابێتە تەلاقی باین لەم کاتەیە ئایا ئەیگێڕێتەوە جارێکی تر کە مافیەتی هێشتا ئەتوانێ بیگێڕێتەوە یاخود سوورن لەسەرەوەی کە ئەبێ جیابوونەوەکە هەر ببێت ئەو جاتە وەکو پێم وایە محکەمە ئێستەژەم قۆناغانە تەطبیقەکە کە یەکسەر گیان ناکاتەوە بەڵکو مدیان ئەداتێ بڕۆن چەند مانگێک بۆی بەڵکو بیر بکەنەوە بەڵکو بەخۆیان نابچنەوە ئەو جا قۆناغی دووەم تەلاقی دووەم ئەمیش بە هەمان شەوەکو جارێکم ئەگەر لە ئەخیرە هەر نەگەشتنە نەتیجە و هەر سوور بوون و زانیان هیچ سوودێک نییە ئیتر باشترین عیلاجێک ئەوەیەکەوە ئەم جوانە لێک جیابنەوە دوور بکەونەوە لە یەکتری ئەمەیە کە پێم سەسەم ئەو جافەرمێ ئەبغەض الحەلال عند الله الطلاق ئەمە حەڵاڵێکە کە ئیتر ناڕەحەتترین یاخود دواهەمینترین قۆناغێکە ئیتر ئینسان پێگرفتەکە ئەمەیە کە لە کۆمەڵکی ئێمە زۆربەی و تەلاقانی لە محکەمە ماوە زۆرە ئەخایەنێ یعنی خۆیان جیابوونەتەوە بڕاوە ئیجراعاتی محکەمەیە کە ساڵێک تەلاقەکە ئیخایەن ئەڵێمە لە ڕوو شەرعیە تەواو بوون بەڵام لە قانون بەڵێ ئەمە گرفتەکە ئەم تێنەگەیشتنەیە کە لە قەزەی تەلاق بەڕاستی وای لێ کردووە تەلاق بۆ بەستەم لە پیا و لە خێزانەکەی یان جیابوونەوە بۆ بەستەمی ئافرەت لە هاوسەرەکەی و زەرمەندەکەش وەکوتمان کۆمەلگا و مناڵەکانن ئێمە لێرە یعنی بینەوە سەر جۆرەکانی کەی تەلاقە ڕاستە ئەم مافە دراوە بە پیاوان بەکاری بێنن بەڵام لە مقابلیش ئافرەتێکیش کەزانی ناگونجێ لەگەڵ مێردەکەی لە دوو شێوازەوەکو ئیشارەتمان پێەیە یاخود با بڵێن ئافرەتەکە هەر خۆی تااقەتی مێردەکەی نەماوە ئەم کاتە خۆی بە خولە ئەیکات لەبەرەوەی ئەم مارەی و تەبعاتی بەسەر ئەم مێردەوە هەیە خۆی لە ئەوەی خۆی خۆشە بێمە ژەوزام هاتووە لەسەر دەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ من لەو ئەوەی خۆم خۆشە بم یاخود مقابل شتێکیش زیاد سەریەخات شتێکی کەشی بۆینەکە ئەڵە لە مقابلی ئەوەنە لەم عقدە خۆمدا ئەماڵێنم خواز لەم عقد یعنی ئەمە عقدە هەڵەوە شێنمانێ کەمەش مافێکی ئافرەتە پێم وابێ لە مقابلی تەلاقە یعنی ئەتوانم بڵم بۆ ئافرەتەکە ئیسراحەتتر و ئاسانتریشە بەس خۆی یەک کێشە هەیە ئێستا یعنی مەفروضە ئەو حاڵەتە عیلاج کرێ لەگەڵ هەم مامۆستانی ئاینی هەم مەسەلە لە ڕێگەی قانونەوە لە سەرم مەسەلەی ئێستا ئەو تعدیلە تازەی ئێستا مخالعە ئیزنی پیاوی ناوێ ئیزنی پیاوی یعنی حاکم لەو حاڵەتا کە هین بێ بەڵام هەندێک لە مامۆستایان و لە مەزاهبەکان ئەڵێن ئەبێ ڕەزامەندی لایانی بەرامبەریشی لەسەر بێ کە پیاوە یعنی ئەو پیاوە ڕازی بێ بڵێ باشە من مخالعەتەکەم بەو مەرجەی مەسەلە 100 ملیۆنم بیتێ ئەمە لێرە بەستنەوەیەکی زۆر قورسە يعني أبي خوي مفروضة بتصوري من ماستاني يعني بتابتي لياساء أحوال شخصية كالروجانة بردوام لقل جياني خلقاتي كلا أم ياسايا يعني بردوام يعني خوينوي تازان بوي هبي بردوام مثلا شتي تازه بدن بو اوي خلقكش للرقي قانون كوكو تاجار كامان هول بدن بروجي انا بو تعديل كردني استا اما شتيك اما بو خوي جاري واهي بلا يعني خلاف كان بلا كيس بو قبولكات يعني موضوع الرزامندي بياو اما بيويست الرزامندي كان ليك بدينو معناها ما بس تشي الرزامندي حتما دائما ما افرتك داوي او اكا دا لە پیاوەکەیەکاوێ ڕێکەوتن لەگەڵ پیاوەکە بکە لەم حاڵەتەیە پیاوەکە یا ڕازی یا ڕازینی ڕازی بوونەکە یاوە تا لەگەڵ خێزانەکە ئەگەنە نەتیجە لەسەر بڕێک لانی مادی یا هەر شتێک کە لەسەری ڕێکەون کەوا ئەم ئافرەتە خۆی دابڕنێت و جا بێتەوە بینا لەسەر ئەم قەزیانە ئەمە ڕەزامەندی تەرەفین بۆ و کۆتای پیاتوە حاڵەتی دووەمەوە کە ئەم پیاوە ئەڵێ نەوەڵامشتووە هەر قبول ناکەم جا ئیمما هەر ڕازی نابێ ببێ یا ئیمما شتێکی ئیحراج یا مستحیل ئەبەستێ پێوی ئەڵێ کاکە بڕۆ 20 دەفتەرم بۆ بێنە ئەنجا بەسەرچە ئالم کاتەیە ئافرەتەکە بۆی هەیە پنا بۆ قازی بەرێ بۆ محکەمە کەوا من بە هیچ شێوەیەک ناتوانم لەگەڵم پیاوەیە بژیم شەرط نییە لەبەرەوەی پیاوەکە خراپە طبعا ناگونجێ لەگەڵ یعنی مافی کۆیەتی ئەگونجێ پیا و تەبعی لەگەڵ ژنەکەیان ئەگونجێ ئەگونجێ ئافرەت تەبعی لەگەڵ مێردەکان ئەگونجێ و ئەمەش مافێکی ئینسان خۆی ئینسان کەشوویکە معناوە نییە ئیتر کۆت و زنجیرێکەوە بێ هەتا قیامەت هەر پێتەوە بێ ئەگەر بێت و ئەم زەواجە ئەگەر ئەم زەواجە ئاسوودەی
بەختەوەری خۆشگوزەرانی بۆ تەرەفین دروست نەکات یعنی ئەمە نەبوونی باشترە ئەبێ نەبێت ئیسلام قەت نایە بڵێ وەڵا ئەبێ ئیلا نەخێر هەرە بێ بیبیتە سەر ئەبێ تا مردن هەروە ئەگەر ئەم ئافرەتە لەم حاڵەتە تەنانە دەگە پیاوەکە ڕازیش نەبێت بڵێ من ڕازی نیم جیابیتۆ لێم یاخود شتێکی پێ و بەستێکەوە مستەحیل بێ و لە دەستیوانە بێ لەم کاتە ئەتوانێت پەنابەرێتە بەر قازی حاکم کەوا من ژیانم لەگەڵ ئەم پیاوە مستەحیل و ناتوانم بگوژم هەر لە کتێبەکانی ئاماژە بەوە درراوە کە نابێت شتێکی زۆر بێت وە بەتابەتێکە لە ڕێژەی مارەیەکەی زیاتر بێت یعنی بە شتێک وەکو مارەیەکەی دەرچێنێک زۆر لەوە بێ ڕێکەوتنی طرفین بێ بەشە شتێکی مستەحیل ئەگەر گەیشتە حەدی مستەحیل حاکم و قازی چکە کۆتایی بەرنامەکەیە ئیشارەتی پێبین ئەو تەلاقانەی کە بەسترێتەوە بە مەرجەوانێ کە ئەمەش بەڕاستی یعنی ئەوەی لە سەردەمی ئەمە بەداخەوەمەش زۆر بووە بەسان پیا بەکارێنێ بۆ ئەزەدانی ژنەکەی ئەگەر ئەوە بکەی تەلاقە دەیەم کە زۆر جارەمەوەکو سوێن لێ خواردنێکە زۆر جار هەر بۆ ئەزەدان و بەستنەوەیەتی ناڕەحەتکردنیەتی بچیتە دەرەوە تەلاقی کەوت بێ بچی بۆ شوێنە تەلاقی کەوت بێ کە ئەمەش هەر بەڕاستی هەڵە بەکارهێنانی تەلاقە و ئەمەش زانایان ڕێی جیاوازیان تیای هەیە هەندێکیان ئەڵەن ئەکەوێت تەلاقەکە پێی هەندێکشان ڕێیان وایە کە ناکەوێت گەر بە تایبەتی ڕێی ڕاجح ئەوەی لە مفەسەلا ئیشارەتی پێ و باسی قسەی ئیبن تەیمیەکە کە ئەگەر ئەم تەلاقەمە بەس دەی سوێن خواردن و عەزێدانی خێزان بێت بۆی کە ناڕەحەتی بکە مەبەست دەی جیابوونەوە نیە مەبەستی نیە لە خێزانەکەی جیابێتەوە بەس مەبەستی بیبەستێتەوە یان ناڕەحەتی بکە ئەمە تەلاقەکەی پێ ناکەوە ئەوە زان لە محکەمەش زیاتر ئەگەر ئاماژە بەوە کرێت زیاتر لە قانونەکەدا تەلاقی دەست بەجێ لە قانونەکە ئاماژەی تەلاقی دەست بەجێ کەوتووە بەڵام تەلاقێک کە بە سوێن خورابێ یاخود تەلاقێک کە معلق کرابێ بە شەرتێکەوە ناکەوێت بۆیە یعنی زیاتر قانونی عێراقی هاتووە لەمە مەزهەبی ئاباڵیەکان و زاهیریەکان و جعفەرەکانی وەرگرتووە ینی لەسەر ڕێی ابن تەیمیەی وەرگرتووە کە لەوەدا ئاڵێ کە بەڕاستی ئەگەر ئەو کەسە مادەم نیەتی نەبێ بەستەنها بۆ ئینزارکردنە بۆ تەلمیح پێدانە بۆ ئاگادارکردنەوە بۆ تەنبیهکردنە لەم حاڵەتە کە بەو شێوازە کە وەرناگیرێ ئەگەرنا خۆی لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئەوانش پاڵپشت بەوە ئاگەن چونکە ئەم مەزاهبانەی تری هیچ دقێک یاخود بەڵگەیەکی تەواوی مەلموس نییە بەدەستەوە کە بڵێ ئەم شتە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی لەو بابەتە هەبووە کە تەلاقی مەرجدار ئیشی پێکراوە یاخود لە سەردەمی خولەفای ڕاشیدین بەڵکو ئەم حاڵەتە لە سەردەمی خەلیفە ئەمەویەکانەوە ئیساری کردو بڵاو بۆ بەناو خەڵکە هەتا ئێستاش هەندێک کەس مەسەلە تەلاقی پێخا بۆ چووکە ئەو کاتە کۆمەڵێک کەس هەبوون پێچەوانەی خەلیفەی ئەمەویە بوون و ببوونە معارەزە لەم حاڵەتە سوێنیان نان کە ئایا ئێوە سەر خیانەت لە خەلیفاکەن یان نایکەن سوێنیان خوارد بەڵام دواتر سوێندەکان ئەشکاند و ئەچون پارەیانەدا بۆیە لێرەدا خەلیفە ئاماژەی بەوەدا کە ئەبێ لەمەوە دووە ئەو تەلاقیان بخرێکە ژنەکان لێ حرام بێ بۆیە ئەمە لە دوای ئەوە کەواتە کە بەڵگەیەکیش یعنی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی لەو بابەتە نەبوو بێ لە خولەفای ڕاشیدین نەبوو بێ ئەمە زیاتر بەقوترە لەوەی کە مەسەلەن لە ڕێگەی ئیجتیهادێک و تێڕوانینێکەوە ئەو حاڵەتە دروست بێ ئەگەر لە کۆتاییە ئیشارەت بە یەک حاڵەتی کەش بێ ناوانخان ئەوەی کە بەڕاستی کۆمەلگا لێوە تێبگا تەلاق ناکرێت چەند جارێ بەکار بێ بەبێ ئەوی مەبەستی جیابوونەوە بێت بەداخەوە پیاوان زۆربەی کات یعنی مەبەستیان لەوە نییە یعنی کە دێن یەکسەر پەشیمان بوونێتەوە مامۆستا لەوە باشتر شارەزا بێ سێ جاریش سێ بەسێکەی خواردووە هێشتا هەر نایەوێت لە خێزانەکەی جیاوا بێ کەمە بەڕاستی یەکەم یعنی بەپێی سونەت تەلاق خواردنەکەی بە پێی سونەت نییە بە شێوەیەکی بیدعی کردوێتی کە بە شێوەیەکی ناشەرعی کردوێتی دووەمی یعنی کە بە لەفزی سێ بەسێ کردوێتی ناشەرعیە کە بەو شێوەیە کە شەرع دایناوە هەر ناشەرعیە کە مەبەستی پێی جیابوونەوە نیە شتێکی ناشەرعی کردو و گاڵتەی بە ئاەتی خوای پەروەردگار کردووە کە ئاەتی ئەتەلاق مەڕەتانیە لە دوای ئەمە ئەم بەکارهێنان یعنی ئەم سێجارهێنانەوە ئەوەی کە پێوترێت تەلاقی بائینە بینونە کوبراکە یعنی ئیتر وای لێم فلا تحل له حتى تنكح زوجا غيره حقی وایە لێرە ئاماژەی پێبێنە بێ ئەم خێزانە لەوە ئاگادار من دوایی وایە لێ ناتوانن بگەڕێنەوە لای یەکتر ناکرێت تەلاقکەن بەچەکی ترساندنی یەکتر دوای وایان لێبێن نتوانن خێزانەکەیان پێک بێنەوە کە ئەمەش یعنی زۆر جار لە تەمەنی کەمی ئەو دوو کەسایان لێ نەزانین و هەڵەشەیانە ئەم بڕیارانە ئەدەن کە بڕیارێکی هەڵەیە لەسەر پرۆسەیەکی زۆر گرنگی وەکو پرۆسەی هاوسەرگیری ئەو بڕیارە هەڵەیەش ئەو هەموو زیانە گەورەی لێکەوێتوانێت کە پێویستە ئاگادار بکرێن لەوەی ناکرێت تەلاق بەم شێوەیە بەکار بێەوە تەلاقە بگەر بەو شێوەی کە خوای پەروەردگار لە ئاەتەکە ئاماژەی پێ ئاات بەو شێوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایناوە
چارەسەرە و ئەتوانم بڵێم زۆربەی یعنی بەشێکی زۆر کەمی ئەبێتە جیاببوونەوەی تەواوەتی کە ئەوانن کەیتر بە تەواوەتی ژیانیان مستحیل بەبێکەوە ما باقیەکەی چارەسەرە و گەڕانەوەی ئارامی و ئاسوودەیە بەڵام ئەم جۆرە تەڵاق خواردنانە ئەگەر مامۆستاش زیاتر ڕوونی بکاتەوانێت تا چەنە ڕێگەی پێ ئەدرێ کابرا چەنەها جار سێ بەسێ بەکاربێنێ وەگەر مەبەستی لێی تەلاق نەبێت حتا یعنی ئێمە وامان لێ هاتووە مەبەستی لێی جیاببوونەوەی ئەی چۆن گاڵتە بە ئاەتی خوای پەروەردگارەکات چۆن ئەم پرۆسە گەورەی ئەوە خاتە ژێر ترسی لێکترازانەوە ئەوەش واکەزانان فتووا بۆ بن کە ئەم پیاوە هیچی بەسەر خێزانەکەونەما گەل لە کۆتایی مامۆستا ئیشارەتێک بۆ بووی کۆتایی بەڵێ دیارە طبعا ئاماژە بەوە ئەدرێ کە جەماعەت کاتمان نەماوە ئەگەر بکرێ کۆتایی بە بابەتەکەمان بێنی هەر کامێکتان کۆتایی قسەتان ئەتوانن دەرفەت هەیە لە دقەیەکە ئاماژەی پێ بدەن کە هەم کاک دکتۆر هەم جەنابەت ئەگەر شتێکتان مابێ لە دقەیەکە ناتوانێت زۆر باشە مجرد ئەوەنداڵن کە ئەمە پێویستی بە هۆشیارێکی کۆمەڵایەتی هەیە کابێ خەڵک هۆشیار بکرێتەوە هەم پیاوان و هەم ئافرەتەوە بە تایبەت پیاوان کەوا تەلاق وەکو چەک بەکار نێنێت تەلاق بۆ هەڕەشە نیە تەلاق بۆ ئەزێدانی خێزان نیە ئەمە ئەبێت سوێندی پێناخورێت ئەمانە بکرێت دووهەمیش بەڕاستی داواکەن کە یەکەتی زانایان بە ئەرکی خۆیان بسێ چکە بەداخۆ من ئێستا بینم یەکەتی زانایان بارکی خۆیان ناستێ وەکو پێویست یەکەتی زانان ئەبێ مفتی بێت ئەبێ ڕەئی هەبێ ئەبێ بۆچوونی هەبێ ئەبێ لەگەڵ گۆڕانکاریەکانە بەکار بێنە ئارا وتەی زانان نەک پابەندی مەزهەبێک بێ و لەگەڵ چەند کتێبێکا بڕوە وەڵا فڵان عالم کات خۆی واوتۆ ئێمە پابەندیەوە بین چکە کەوای کرد ئەو کاتە خەڵک ناچارە بێ ڕووە کاتە من ڕووە کاتە یەکی کە ڕووە کاتە ئەملا ئەو کاتە ئەو فەوزا و کێشە کۆمەڵاتیانە خۆش بێخۆ خاتون توش هەر لە کۆتایی دامێت جەخت لەسەرەوە بکەمەوە کە خێزانەکان پابند بن بەو شێوازەی جیاببوونەوە کە خی پەروەردگار ئەگەر بڕیاری جیاببوونەوەیاندا بەو شێوازە جیابنەوە کە خی پەروەردگار دیاری کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێدا و زۆر دوور بن لەوەی خۆیان تووشی ئەو گوناهە بکەن کە تەلاق بەو شێوەیە بەکاربێنن و هەوڵ بن ئەمە یعنی ڕۆشنبیری خێزانی لە هەلم لە گرێ بەستەکەی هەم لە شێوازی جیاببوونەوەکە خوێندنەوەی زۆرتریان هەبێ و شارەزاییان هەبێ لەو بابەتە پێشەوەی بڕیارێکی بۆ شێوەیە بن دەستان خۆش بێ دیارە لە کۆتایی بەرنمەکە هیوامان وایە کە توانی بێتمان تیشکێک بخینە سەر ئەم بابەتە گرنگە و ئەوە ڕوونکەینەوە بۆ هەموو تاکەکانی ناو کۆمەڵگە توانی بێتمان ڕوونمان کرد بێتەوە کە بەڕاستی ئیسلام دوورە پەرێزەلەوەی کە لە ساتەوەختێکی کورت و کەمدا کۆتایی بە موسسەیەکی گەورە بێنە کە خێزانە کە هەڵۆشانەوەی شیرازەی خێزانە کە دوورکەوتنەوەی تاکەکانی ناو خێزانە بۆیە لێرەدا توانی بێتمان ئەو ئاماژەیەمان پێکرد بێ و توانی بێتمان تیشکمان قسبێتە سەر و لە هەمان کاتیشە توانی بێتمان ئەم گرێبەستی هاوسەرگیریە توانی بێتمان بە تەواوەتی ڕوونمان کردبێتەوە بۆ بینەران بۆ بیسەران کە گرێبەستێکی گرانبەهایە و گرێبەستێکە کە بەڕاستی بەشداریەکی ڕۆحی نێوان هاوسەرانە و بەرهەمەکەی بریتیە لەو سۆز و خۆشەویستی کە لە بینی هەردوو لە دروست ئەبێ لەو ماوەی کە لە ژیانی هاوسەریدان و لە هەمان کاتیشە ئەو سوودەی کە لەم موسسەیەوە دروستە بێ بەرهەمهێنانی وەچەیەکی چاکەکار بێت لەناو ئەو خێزانەدا بۆیە هەوڵ بدرێ هەموو تاکەکانی کۆمەڵگا بە هەموو لایەکمانەوە بە قورسی بڕوانینە ئەو گرێبەستە گەورەی کە بریتە ژیانی تاکەکانی خێزانی پێوە بەندە و هیوام وایە جێی سوود و سوودی هەموو لایەک بوو بێ و توانی بێتمان تیشکمان قسبێتە سەر بابەتەکە. السلام علیکم.